سڵاو و ڕێز و خۆشەویستی باشە بە ڕێزان و خۆشەویستانی ئارام ئەحمەد شەو شەوگاتان خۆش بێ ئەرێ چۆن کاکە باشن ئەو ئێوە لە چۆن کاکەەوە گوڵ دەرکەوە ئێوە دەرناکەون ئەو چۆشتی وا بێ کاکە یعنی بەڕاستی بەنتیقی تیان نییە گوڵ دەرکەوێت کەسی ئێوە دەرنەکەون چۆشتی وا بێ کاکە بەڕاستی ئێوە قەرزاری منن بە هەموو شەرعێکی زەمینی و ئاسمانی ئێوە قەرزاری منن یاخوا بەخێر بێن سەر چاوەکانی مناتن ئازیزان و خۆشەویستانی کاکە ئارامی حاجی عەلی پێنجێنی چۆن کوڕەکان باشە شکر وەرە ئەمڕۆ بەزانی چۆنە بە قاتێکەوە دابەزیوم هەر ئەوە نییە ئەیتەقێنێ تۆ سەیریکەن بە کوێرایی چاوی ئەو نەیارانەم کە خەڵکی درۆ دەرەسەکردن بۆ ئارام ئەحمەد ئەرەوەڵا ئای چۆن کاکە گیان بەخێر بێن سەر چاو بەخێر بێن یاخوا خۆشەویستانی بن سەر چاوانی ئارام ئەحمەد هاتن ئازیزانی من قوربانی ئێوە کورەوە هاتم کاکە ئەوە هاتم بە قوربان نەبم ئەوە هاتم پەلەو چییە خاکاکە ئارام ئەحمەد خۆ کەوتی یەم یعنی یەت کاکە تەواو ئەرەوەڵا ئەوە با دەرمانەکەی پاپای بخۆینەوە حەگەر ڕەبی عافێتی بە ڕۆڵە یەخوە ڕۆڵە عافێتی بێ خەڵا ئارام ئەحمەد برا ڕۆ تۆ ئازیز و خۆشەویستی ئارام ئەحمەد بەو کەڕۆ تۆ خۆشەویستی ئەی هاوار وەڵا خاڵە درەنگ کەوتم چەنە تەقریبەن ئەرەوەڵا درەنگ کەوتم چونکە مۆعیدێکم لە جێگەیەک هەبوو دوسێ برادەر چوون بۆ خزمەتیان ئیتر وەڵا درەنگ کەوتم تۆ جادە قەرەباڵە بوو ئەوە لەبەر ئەوە بوو خاڵێکیان ئەرەوەڵا بەخێر بێن سەر چاو خاڵە شوانی گۆڵ یاخوا بەخێر بن ئازیزانی من بەخێر بن سەر دیدەکانی ئارام ئەحمەد ئەرەوەڵا ئارام ئەحمەدی ئازیز دوژمنی پیاوی دێس بەخێر بن سەر چاو دوو دەقاوەچین تا بڕێزانێکەوە بنەوە دواییش کۆمەڵی قسە باسان بۆکەین لەسەر ئەم سەگوەڕەی کە لەم سۆشیال میدیا ئەوانە هەیە بەڕاستی جا ئازیزانی ئارام ئەحمەد ئەو ئارام ئەحمەدە ئەوەندەی دەرزی کردووە ئەها دەرزی نا هین ناوی چێت خواوەی کە بە مناڵی سەرەکەیمان تیژە کرد و کۆمەڵەشی قۆڕ هەیە پێمانە کرد ئەوە بۆ بیرم ناکەوێتەوە لەم کاتەیە نەقیزە جا ئەوە نییە نەقیزەم کردووە بە پارتی بنەماڵی بارزانیە نەقیزەم کردووە بە دەیان مەکتەبی سیاسی پارتیە نەقیزەم کردووە بە هەموو سەرانی یەکێتیە نەقیزەم کردووە بە مەسینە هەڵگرەکانی گردە دزراوەکەی نەوشوان مستەفایە نەقیزەم کردووە بە حەمە عەبە و حسکە کورە نەقیزەم کردووە بە پاشەڵی شاسوار و سروە گونڕوتە کورە کاکە ئیتر کێمەوە نەقیزەی پیانەکەم بەم سەرمایەدارە بەو دەوڵەمەنە بەو دزا بەو ئالەم بابەتانە جا ئازیزانی خۆشەویستان ئەو نەقیزانەی من بە هەر کەسێک گیرم کردبێ جوتیلکەی هاویشتووە جوتیلکە ئیتر کە شتێکیش ڕوو ئەدا ئەوەی کە نەقیزەی منی بەرکەوتووە هەمووی هەر لە هۆتە سەر خەت هەمووی پەلامارەیە بەڕاستی ئەمە بۆ خۆی کێشەکەیانە کاکە ئەمە بەڕاستی بۆ خۆی کێشەی ئەمانەیە کە نەقیزەکانی من ئەمەندە ئازار بەم هەموو دز و گەندەڵ و مافیا و جەردەیە ئەگەێنێ لە پارتی و یەکێتی و گۆڕانەکان و ئەملا ئەولا ئیتر کە کاتێ شتێکی بچوو ڕوو ئەدای کرد بە هەوڵا ئاو سۆشیال میدیا هەمووی بە ئارام ئەحمەد هەموو ئەوانەی کە من نەقیزەم تێژەندون جوتەیە هاون لە خۆیانەوە بە درۆ بەدەلەسە بەڵێ خاڵە نەقیزە ئەرەوەڵا جوتە هاون ئازیزان جا گەمژەی ئەمانە لە چیایە کوڕەکان بەپێی زانستی مێدیا یان ئەوەی کە تۆ بێ ناوی خەڵک بهێنیت و لە مێدیاکان و لە کتێب و لەم بابەتانەیە حتا ئەگەر بە گوێن و سوکایەتی و ئەمانەیش بێت دیسان بە قازانجی ئەو کەسەیە کە تۆ ناوی ئەبیت باشە ئێستا بە نمونە ئەم ئارام ئەحمەدە با پشتێنیشم بزانم عەزیزان بزان پشتێنەکە لێیت هاجر بەڕێزان تخوا لێی نایە پشتێنەکە یعنی سەیرەکەی شتەکانم تەرتیباتە وایە وانێ خۆشەویستان ها کاکە تەرتیبات نییە بەڕێزان پشتێنەکەی لە خۆیەتی یعنی ئەگەر بە دڵتان نەبوو پارەمێن جا کە تۆ ناوی کەسێک ئەبەی ئەگەر بە خراپە بێت بێڕێزی پێ بکەیت گوێنی پێ بدەیت سوکایەتی پێ بکەیت هەر بە قەزانجی ئەو کەسەیە بۆیە ئەوانەی کە ناوی من ئەبەن بیانەوێ یان نەیانەوێ پێیان خۆش بێ یا پێیان ناخۆش بێ خزمەت بە ئارام ئەحمەدەکەن خزمەت بە ئەجندای ئارام ئەحمەدەکەن خزمەت بە دنیابینی من بە کەسایەتی من بە عینوان و ناودەنگی من ئەکەن بەڕاستی
باشە معناکەیشی ئەوەیە کە ئەم ئارا مەحمەدە بۆ خۆی ژمارەیەکە وەشتێکە ڕقەمێکە بۆی ئەم هەموو تیرە ڕۆژانە بۆی ئەچێ بەڕاستی خۆ قسەی حەزەتی عەلیە ئەڵێ تیری زۆرترین تیر بۆ سنگی کێ ڕۆژ ئەوە لەسەر حەقە بەڕاستی جا ئەو هەموو تیرە کە بۆ سنگی ئارا مەحمەدە دەلیلەکەی ئەوەیە کە بەڕاستی ئارا مەحمەد لەسەر حەقە و بەڕاستی ژمارەیەکە کورە قوربانی ئێوە مسپاس کورە هەزۆ زۆر میهمە بەخوا کاکە سپۆرتە ئیشی کاکە ئەرە وەڵام حتى با دروش بکەن با سوکایەتی بکەن با بێڕێزی بکەن با هەموو ئەم شارش بکەن گرنگ ئەوەیە کە نای منە هێن بەڕاستی هەمووتان ئەو ڕاستی ئەزان ئەزانی ئارا مەحمەد ئەوەندەی لەم سۆشیال مێدیایە ئەوانە لە تیکتۆک و لە چی لەچێ ناوی ئەم ئارا مەحمەد ئەبرێ جا بە خراپە بێ بە چاکە بێ والله ئەوەندە باسی مەسعود بازانی ناکرێ ئەوەندە باسی نێچیر و مەسعود ناکرێ ئەوەندە باسی پاڤڵ و قوباد و چێ ئەوانە ناکرێت ئەوەندە باسی ئەو هەموو دز و گەندەڵی کە لە ناوێکی پارتیا هەیە ئەوەندە باسی یەک کەسیان ناکرێت هەمووی ئارا مەحمەد بەڕاستی نه ترتیبە کاکە ترتیباتە هەیچی هەر هەمووی ناوی ئارا مەحمەدە بەڕاستی بۆیە لێرەوە وەکو ئارا مەحمەد سپاسی تەواوی ئەو پەیج و ئەکاونتە زۆڵ و بێدایک و باوک و ساختە چیە ئەەکەم کە هەمیشە خزمەتی کاک ئارا مەحمەدەکەن و هەمیشە ڕسمەکەم بڵاوەکەنەوە و هەمیشە جایتر گوێنەدەن هەرچێکەکەن کێشە نییە گرنگ ئەوەیە خزمەتی ئارا مەحمەدەکەن و هەمیشە ناوم بەرن وێنم بڵاوکەنەوە گوێنم پێ بدەن درۆم بۆ بکەن هیچ کێشەیەک نێ بەڕاستی گرنگ ئەوەیە تۆ لە خزمەتی ئارا مەحمەد بیت ئەرە وەڵا بۆچیش مەسەلەن جیاوازەکەی من لەگەڵ ئەوانە چیە خۆشەویستانی من بەڵێ ئیمامی عەلی جیاوازەکەی من چییە جیاوازەکەی من ئەوەیە سەریکە ئێمە خزمەتی ئێوەوە بە دەموچاوی خۆمەوە بەجلی کوردیەوە من ناوم ئەوەیە لە داناخ ئەژیم کوڕی حاجی عەلی پێنجوێنیم 28 ساڵ خەریکە بە 29 ساڵە لە هۆڵندایە یعنی من دژی بنەماڵی بازانی یەکێتی پارتی فلان دژی هەر هەموو ئەمانە بە درێژایی 30 ساڵی ڕەبەقە من قسە ئەکەم ئەنووسم هاوارەکەم بە ناو عنوانی خۆمەوە پیاو نیم بەڕاستی ئەگەر یەک جار بە ناوێکی خوازیارەوە یەک قسە بەزەلامی بڵێن بەڕاستی یعنی خۆم بە پیاو نازانم بەڕاست چونکە ئەو پیاوەیە بە ناو وێنەی خۆی قسە بکە سیرەکە لەوایە تەواوی ئەو پەیج و ئەکاونتانە سوکاتی بەم ئارا مەحمەدەکەن هەمووی زۆڵە هەمووی بێدایک و باوکە هەمووشی سەر بەدەسەڵاتە هەمووشی چڵکا خۆری پارتی و یەکێتی و هەتیوە خوێڕیەکانی نەو شوام سەفا و ئەلم بابەتان بەڕاستی خۆشەویست هەی نەو جیفان سەفا باشە یعنی منطقی تیانیە تۆ ئەوەندە لە ئارا مەحمەد بتۆقی ئەوەندە بترسی شەهامەتی ئەوە نەبێ بە ناوی خۆتەوە بە وێنەی خۆتەوە وەکو پیاو بڵێ من ئەمە بەڕێوەبم ئەو من ئاوا قسە بە ئارا مەحمەدم خۆ کاکە من نەجزە ترۆرم هەیە و بەخوانەوە هاپەڵەبجەی لەگەڵ ئارا مەحمەد هەیە و دەستگای زانیاریم هەیە و بەخوانە کۆماندۆم هەیە و بەخوانە ئەمانەم هەیە هیچم نییە کاکە ئێوە بۆچی ئەتەسن بەڕاستی بۆچی ئەو نە پیاونین بە ناوی خۆتانەوە قسە بکەم باشە هەموو کەسێ ئارا مەحمەد ناسێ ئەزیزانی من کە وەختی شتێک ئەبینن لە پەیجی زۆڵ و بێدایک و باوکە قەت بڕوای پێ مەکە تۆ ئارا مەحمەد ئەناسی بەڕاستی باشە بەڵێ فەیخانەیە لە حەقەدا من لەو ئۆسی داناخە بووم باش نییە لە ساڵی 1990 ئەنم بابەتانە سوێن بە گۆڕی ئەو باوکەم پێم عیب بووە لە کەمپا بووین 62 خەڵدن هەفتانە موچەکەمان بووە ئەو کاتە تازە هاتوین هیچ شتێکمان نەفامیوە خەڵکم بینیوە کە چوون سوار ترام و قیتار بوون بەڕەش من بە حیاتی سوار نەبوو باشنێ چونکە هەستم بە بێحرمەتی و بە نایپیاوی کردووە بەڕاستی هەستم کردووە بۆ من وەکو ئارا مەحمەد شەرمە سواتران بم لەبەرەوەی کە پارەم پێ نییە بەڕەش سەرکەوم باش نییە این جارێک جابیەکە بێ بڵێ کوا تکتەکە بڵێ وڵا پێم نییە خەڵکی شوێ وڵای عێراقیم عێراقی شوێ وڵا کوردم ئەیوە تکتی پێ نییە وڵا ئەوە عیبە ئەوە ڕسواییە بەڕاستی من 28 ساڵ بەر لە ئێستا ئەو ڕسواییم قبوڵ نەکردووە بەڕاستی شوێن بووە بە سەعات بە پێ ئەم ئارا مەحمەد ڕۆیشتووە بە سەعات هاتوومەتەوە کە لە کەم پابووم پارەم پێ نەبووە پارەم بۆ کوردستان نەدەتەوە بۆ فڵان و ئەلەم بابەتانە سوێن بە ئیلاهی پێم شەرم بۆ سواترام و ئەوانە بم بە پێکە ڕۆیشتووە با هیلاگم بەس ئەوەم بەسەرا نەیە خۆ من حەیامە چێ لە ترامێکە بێن داوای تکتم لێکا بڵێم بەڕەش سەرکەوتوم پیاوی هۆڵەندی و ژن و کچ و ئەنە سەیرم کەن زەبەلاحێک گۆی تخوا وەڵاوە تکتی پێنی و بەڕەش سوارکەوتووە ئەوە دایعبوونە بەڕاستی ئەوە ڕسوابوونە جا ئەم بێشەرەفانەی پارتی وێچێتی ئەم چڵکا و خۆلانەی پارتی وێچێتی چونکە خۆیان بێقیمەتن سووکن بێدایک و باوکن بێخانەوادەن بێپەروەردن لە خۆیانەوەیەن سێری هەموو خەڵک ئەکەن و خەڵک و خۆیان ئەبینن باش نییە؟ باش نییە کاکەجە هەساون
لە کوردستانەوە شتێکیان نووسیوە بە گۆگل تەرجمەیان کردووە ناوێکیان نووسیوە کە ئەو ناوە هەر ڕەتی بە ناوی ئارام محموودی لە هۆڵندا نە یەکەمی نە دووهەمی نە سێمی ڕەتی بە ئارام محموود نییە پێم عیبە هەیە و جنسیەکەم دەربێنم بۆی بزانم کەم ئارام محموود ناوی چییە هەر ڕەتی بە ئارام محموود نییە باش نییە پاشانیش هەر کەسێ لە یاسای هۆڵندا بزانێت بە 24 کاتژمێر لێکۆڵێنەوە چۆن کرا حکم چۆن درا چۆن ئەمە کرا عیبە عیب باشە پاشان لە هۆڵندایە لە دەرەوەی یاسای کەسێتی وێنەی کەسەکە بە هیچ جۆرێک بڵاو ناکرێتەوە مەگەر تاوانکارێکی ئەنتەرناسیۆنالی مەترسیدار بێ بۆ سەر ئاسایشی دەوڵەت بۆ سەر ئاسایشی نەتەوە بەڕاستی بۆیە بۆ شتی ئاوا بچوو شەڕ و سیارە سووتاندن و ئەم شتانە هیچ ئەرزش و قیمەتێکی نییە لە هۆڵندا بۆ ئاگاداریتان باش نییە پاشان پۆلیس بۆ کێشەی گەورە و زەڕورەکان هەنگاوی گەورە ئەنێ ئەم شتانە لە لای پۆلیسی هۆڵندا شتی لاوەچین ئەوەی کە لە هۆڵندا بێ ئەزانێ بەڕاستی برادێکم ئەمڕۆ بینی وتی وەڵای من کۆمەڵە شتم لێ دزرا بوو با بڵێن سیارێکی لێ دزرا بوو سیارێکی ئەم دۆڵمش و ئەلم بابەتانە وتی سیارەکەیان دۆزیەوە کە دۆزیان ویش کوردانە وتم باشە سیارەکان دۆزیەوە دەستان خۆشە بەڵام ئەو کەسە کێیە کە دزیوێتی پۆلیسێک پێوت میجە تۆی لاقۆچێکیە کاکە سیارەکە دزراوە ئەوە سیارەکە دەبڕۆ خۆحافیزی بێت و تاوت بە تۆ چ ڕەبتی هەیە ئەو کەسێکیەیە کێ نییە باش نییە ئەم شتانە لەم هۆڵندایە کێشە نین لە ڕاستیە پاشان عەزیزان من کە کاتێک ئەو شتە ڕوویدا هەمووتان ئەزانن نە پارتیم تاوانبار کردووە نە یەکێتیم تاوانبار کردووە نە کەسم تاوانبار کردووە نە ناوی کەسم هێناوە وتومە شتێکی ئاوا ڕوویاوە و پۆلیس ئەو بڕیارە ئەدا کە چۆن و چۆن نییە من خاوەنی بڕیاریم لەو مۆزوعە کەسم تاوانبار نەکردووە بەڕاستی نەموتۆ فلانە حیزب و فلانە تاقم و فلانە کەس ئەمەدە هیچ لەو بارۆنەوە و ئێستاش هیچ ناڵێم لە ڕاستیە ئەمە لایەنیشی لایەنی دووهەمی من ئەو مەوزوعەم لە سۆشیال میدیا بە هیچ جۆرێ بڵاو نەکردوتەوە لە واقع خۆشەویستان خۆتان ئەزانن من تەنها زۆر بێزار بووم کە بەیانیەکەی تەنها لە واتساپەکەی خۆمە ڤیدۆکەم بڵاو کردەوە ئیتر برادەران و دۆست و ناسیاوان تەرەفیان کردو بدیان سۆشیال میدیا و ئالەم بابەتانە پاشان ئەگەر ئارام ئەحمەد نێتی خراپ کە لەم مۆزوعەی شانیە هەیبێ جا بۆچی باسیەکە لە واتساپەکەیشا ڤیدۆ بۆ بڵاو کاتەوە شێ ئەیزانی ئەگەر ئەو ڤیدۆم لە واتساپە بڵاو نەکردایەتەوە هەموو شتێک دیزە بە دەرخۆنێ بوو لە وڵاتە و کۆتایی هات و بەخوا یەک کوردیش پێ نێزانی بە حەیاتی هەر یەک کوردیش نێزانی هەر لەم دنیایە لە ڕاستیە ئەگەر من خۆم لە واتساپە بڵاوم نەکردوێتەوە کەواتە مە مۆزوعەکە چییە پاشان ئەم مەسەلە جگە لە زەرەر قازانجی نییە باشە ڕەنگە بۆ سیارێکی ئەنچەی خوێڕی کابرای ئیسفادێرەکە بەڵام سیارەی من مۆدێل بەرز بووە کاکە باش نییە سیارەی من سیارێکی خوێڕی نەبووە لە واقع سیارەی مۆدێل بەرز خەڵک وای لێ ناکە ئەوە ئێوە بۆ نەگەمژن کاکەجیان باشە عەزیزان لەبەرەوە قەسم ئەوانەیە کە ئەو دوو دەلەسان ناکەن لەبەرەوە ئێوە نازانن چۆن بێن بەڵێ تەلەگرامە ئێوە چۆن لە ڕووتانیەت ئەو کەسانی کە سەر بێجێتی و پارتین ئەو هەموو درۆ دەلەسەیەکەن لە ڕاستیە چۆن لە ڕووتان دێ بەیانی من لە خام خەبەر مەکەن و کاگەرەمەوە نەگیرە کاکە بۆچی گیرێن برا بۆچی کاکەجیان ئاخر عیبە عیب ئەگەر ئێوە پیاون شەرەفتان هەیە سۆشیال میدیاکانی پارتی یەکێتی سلوە گونڕوت شاسوان کاتیوەکانی نێوشوام سەفا ئەگەر ئێوە شەریفن و پیاون بەرەو ڕوون ببنەوە وەکو پیا وەکو واقع بەڕاستی سەیریکە ئام هەموو ساڵە من دژایەتی ئێوە ئەەکەم ئێوە وتان نێوشوام سەفا خانوێکیایە نێوشوام سەفای سوال کرد بە سوالکەری بە دڵی نە ئەهانان بخوا بۆ خۆی خانوویە بە ئارام ئەحمەد هەمووی بەجێش بوو هەتیوە خێڕیەکانی خۆی بەڵام قسەتان نەکرد وتان لاهوری شێخ زەنگی پێنج شوقەیەوەتی ئەی بە پێنج قوڕاشن بەڕاستی باشە والله بەشی ئینجانەیەکی کە گوڵی تاکەی شینایەوە بە من لاهوری شێخ زەنگی کوڕی ئێوە درۆ نەما بۆ ئارام ئەحمەدی نەکەن هەر ئێشتا تا شەرم ناکەن بەڕاستی ئێشتا هەر لەسەر درۆکردن بەردەوا من کاکان ئەمەنە تا قسە کە ئارام ئەحمەد عەرزەیەکی وەگرێت جێ ترۆر گەی ڕووی بابی درۆز نەکە ڕەش بێت باشە کاکە خۆ والله بەیانی فلانی یەکێتی فلانی ئەم لەوە ئەولا بڵێ ئارام ئەحمەد من وەکو فلانە کەس ئەم خانووە بۆ تۆ ئەڵەم یاخوا دەسەکان و خۆش بێت تێگەی لە قسەکەم بەڵام درۆ مەکەن درۆ عیبە عیب بەڕاستی کاکە من وەکو ئێوە نین ئەو شەوە وتم چەڵۆکێک هەساوە باشە چۆتەوە بە ناوێکێتی کە 2 ملیۆن جوێنی ئەخلاقی بە پارتی بە یەکێتیاوە بە پاوڵ و بە قوبات داوە لە ئەمریکا خانوویشیان بۆ کردەوە بە 480 تا 90,000 دۆلار ئێ ئەمە بڵاو بۆتەوە
کەسێکی ئینسانێکی شەریف بەناوی بەشدار بازیانی بڵاوی کردۆ بە وێنە بە بەڵگە بە هەموو شتێک بڵاو بۆتەوە کاکە خۆم درۆم نەکردووە لە دوایەیەن دەستەکەن بە درۆ تەجرات بۆ ئارام ئەحمەد بۆیە عەزیزانی ئارام ئەحمەد ئەم شتانە بەڕاستی نووسین تەرجمەکردن لە گۆگلەوە و بە سەقەتی و بە ئالەم بابەتانە بەڕاستی شەرمەزاریە ئێوە ئەو قسم کاڵم ئێوە قسم ئێوەی جۆگری عزیز نییە قسم هینە قسم ئەوانەیە کە ئەو سوکاتی بەڕێزیان ناکەن وا ئەزانن ئەو شتانەی کە ئێوە ئەکە من پێم ناخۆشە وا ئەزانن پێم ناخۆشە ناوم برن بەخوا قسم گەز باڵاکە باش نییە بەخوا هەموو ئەمڕۆ خەڵ تەلەفۆنێکم هەر پێکەنینەوە تۆ کاکە بەچی پێکەیت وڵای کاکە پێکەین بۆ وەسەکەی بەڕاستی من چییە من ئارام ئەحمەدم ئەبێ هەمووتان سەرقاڵ بکەن بەڕاستی ئێوە ئیشتان چییە باش نییە ئەمی ئارە بەبەدرێکی یەکێتی وت کە ناوەکەی نابم وتم بەڕاستی ئەگەر ئارام ئەحمەد نەمێنێ سۆشیال میدیاکانی ئێوە ئەوەی یەکێتی و پارتی و جەماعەتی چیاونما و شاسوار و سروە گوڕوت و ئەمانە هیچ ئیشێکیان نامێنێ بەڕاستی کاکە فەرموو کاکە من قسە ناکەم لە مۆلە باشە لە مۆلا قسە ناکەم سۆشیال میدیا ئەچمە دەرەوە ئادەی پێیجەکانی یەکێتی ئێوە پەلاماری چییە زەحمەت نەبێ پەلاماری چیە دەن ئێوە دژایەتی چییە کە زەحمەت نەبێ باوکم بە ئەڵڵا ئیشتان نامێنێ لە سەدا پەنجای ئیش و کاری مێدیای پارتی و یەکێتی و جەماعەتی یەکتیەکانی نەوشوا مستەفا و جەماعەتی شاسوار و سروە گونڕوت خەسەم بەخوا ئیشەکان بۆ بە ئارام ئەحمەد کاکەچێن ئەبێ ئێوە مەمنونی من کە من ئیشەکەم و کە من قسەکەم و کە من ڕەخ ناگرم ئەگەر من نەبم کاکە بە نمونە یەکێتی ئێوەی بۆچی ئیتر ئەلێ کاکە خۆ کەس نەما ئێوە دژایەتی کرد ئێوە بم پارتان بۆچی بینێ بەخوا یەک فرستان ناینێ بەڕاستی یا موچەکەتان کەمەکەتان دەڕۆ بڕۆ خۆ حەویستان بێ کاکە خۆ تەوایانی ئیش و کاتان نامێنێ بەڕاستی ئیش و کاتان نامێنێ ئێوە لەبەرەوە ئەبێ مەمنونی ئارام ئەحمەد بن کە هەر قسە بکە ڕەخ نەبگرێ بۆ ئەوەی ئێوەش پەلاماری بدەن ئینجا بچن بۆ لای سەرانی یەکێتی و ئەم دەوڵەمەندیان و ئەو مەسئولیان بڵێن ئەم شەو ئارام ئەحمەدمان ئاوالێ کردووە دەتبێت دەرەوە $100 خاڵە ئەویش ئەڵێ دەبڕەوە $100 خوێڕی بۆ خۆ بڕۆ هەجێ بە ئارام ئەحمەد بە ئەگەر من نەبم ئێوە ئیشتان نامێنێ کاکەجیان کەواتە ئەبێ سوپاسی خوا بکەن ئەرە وەڵا سروە گوڕوت کاکە خۆ برا سروە گونی ڕوت بوو برا چەند پێ 50 ڕاستی بڵاوە بە گونە ڕوتی کاکە خۆچەکە بەسەری خۆ برێمێ کاکە براکەیشی فلیمەکەی بڵاو بۆ ئەو جوتیکە ئەوە کاکە وەڵای من بمکردە ها شاسوار چونکە پارەی هەیە خۆشەویستان ئەو هەموو جوتیکەی وت یەک کەس ئێوە قسەی نەکرد کاکە ئەوە گەر من بمکردای خوانە خواسم وتای جوتیکە وەڵای هەموو تەرحەیاتان پێوە نێشم ئارام ئەحمەد ئەوەی کرد ئەی هەموو ئەو پێجەی کە پەلاماری منیە ئەی بۆ پەلاماری شادستانەیە کە ژنەکەی بردە ناو شقەیەکەوە ئەوی جوتیکە و چی ئالەم بابەتانە لەمۆلا خۆشەویستان ناوی بنێن شاسوار جوتیکە ئەوە داواتان لێ یەکەم لە هەموو سۆشیال میدیا و فەیسبوک ناوی بنێن شاسواری جوتیکە باشە خۆشەویستان ئەوە ناوی تازەیە وەکو چۆن سلوە گوڕودەیە شاسوار جوتیکە هەیە تەواو لەمۆلا داواتان لێ یەکەم لە هەموو ڕەخنەگرەکان لە هەموو ئینسانە پاک و جوانانە شاسوار جوتیکە تەواو ئەوە ناوە بەسەریا بڕاوە و کۆتایی پێهاتووە و داهێنانی ئارام ئەحمەدیشە خۆشەویستانی ئارام ئەحمەد باشە کاکە یاخوا لە خۆشیان وەڵی پێکەم چی بکەم کاکە ئەنە وەڵا وەکو وتیشم بەخوا من کەشتەکەی ڕووی یاوە کەسم تاوانبار نەکردو خۆشەویستان باش نییە نەکەوتمە پارتیە نەوتمە یەکێتیە نەوتمە هیچ کەسە بەخوا ئێسەیش ناڵێم ئەو وڵاتە لە هۆڵەندایە و پۆلیس خۆی ئەو مۆزوع حلەکایەتیادی و ئیتر حلیەکە حلی ناکە ئەو بشکری ئارام ئەحمەد نییە بەخوا شتەکە تازە بووە ئێوە خۆش بنی ئێوە سەلامەت بن و بەڵام بەڕاستی ئەمڕۆ لە دوێنێەوە شاسوار جوتیکە لە دوێنێەوە حەچی پێیج و ئەکاونتی ئەم پارتیۆیشێتیە بە ئارام ئەحمەد مەشغوڵ بووە بەڕاستی کاکە جەن بۆچی بەقوربان ئێ باوکم بەخوا هەتا ئێوانە ئێوە ئاوا قسەکەن بەخوا ئارام ئەحمەد گەورەترە بێ باش نییە اینجا لاموشی خۆشتر پێیج هەیە پێیشی زۆر جوتیکە کاکە ئینی هەیە پێیج هەیە کە ئەو شتەی بڵاو کردوێتەوە خۆم چوومەتە سەری هەروە هابوو بۆ فزولی مەسەلەن 150 باڕێهێنی بۆ چووە کۆمنت باش نییە ئەم 150ە 140 ئەڵێ گوم خۆ دوو لە ڕێ باسە ئاپێجەکە 140 پێ لە گوم خۆ کەچی هێشتا هەر پێ عیب نییە ماڵێ ئاوا بێ باشە کاکەژیان یعنی ئەمە زۆسەیە کاکە خۆ من لەخوا بەزیا بێ ئەوەندە ئینسانی محتەرەم ئەوەندە ژن و پیاوی شەریف ئەوەندە کچ و کوڕی ئینسان دۆست ئەوەندە ئینسانی جوان ئارام ئەحمەدیان خۆشەوێ ئارام ئەحمەد ئەناسن بە ذاتی خوا
بس او خلق خوي جواب اياتوا خوي ازاني كاوشتان اخلاقي انا محمونيه كاكا سياري خيوري شيا با تليفوني نكم بياني او تليفونكم با تليفوني نكم بو بافر بلا معاهينكم بو بنيرا ناوي شي تاوي شي شتي وهي بخوانا زعما بيك تليفوني بو كم بو بافر ها حال اوبا رقمك يقول له تليفوني بو كم بلايف بلا ملكاك تاويكم بو داني تاور ناوقش نازل ملحال تيجي كاكا وانا موضوعني بقربان دان وانا كيشنين دابا هو عزيزا ام قصه خوشانم بو كردن بو اوي بزان تواوي او بيجو اكاونت انا همو خوشويستكاني من اواني كلقل ارى محمان اراميان خوشوي بوشتانا قد بيتاقد نبن اوشتانا همي بقازانجي ايمي همي بقازانجي ارى محمد حتى تيرا كان زور بن لارى محمد يعني ارى محمد تاثيري هي يعني ارى محمد ايشي كدوا يعني ارى محمد باتي ويشيتي وهمو دزو قندلكاني رسوا كدوا ابي ايوه براسي بيتان خوش بيه كاتي كديان بيج بيكوا وكو قاس ام ديان بيج بيكوا اقيجين ارى محمد يعني ارى محمد اشتكاكا ابي ايوه براسي شانازيكن كبرايكي بشكولتان هي وكو ارى محمد ابي براسي شانازيكن كاكيجا والله كاك سيروان جان او برادري كي سروكي نوي نويه خلاص يك شيك ابا بوشقيك والله لكاتي جماعه هلني لكاتي جماعه على جوتيك جاي تشي جوتك بخويا من نازل كاكم كشي امان داناوا خلشي كور مجموعه ججل والله كاكا موكم القمان مو غوري كتي بارتي الرخيل اي ترحيو بتما جوتيك بي مو غوري والله بحياتي تشعي تشاو بيناك براسي انا بقول هتشاو بيناك انا والله عزيزا اول شيء خير لا شيء كبران الرولا ما علي حمي حاجي محمود كاكا حما كاكا حما يادي بخير خو هرتو خيرنا خويا او صفيس او خير اللي قدام نم خواردوا باشا يادي بخير كاكا حما بو خويا حمي حاجي محمود ريس هي ها لقى الخيار بين بليتو مكيتو باشا برادري وتي لالمانيا ناي شاركنا من خوش وسام وتي والله روجك لمطبخك ابو مطبخي مطعمك وتي من نمساني شيء هاتو بميواني وانو تي كاتك مزاني هيك للشاكر كان كاك يقب خيال بين باش يكسيني وتم بوشيت ام مخاوتي يكسيني اوا خارج باكور ام خيال بوشيه كلوتي كاك حما هاتو وتي ومزاني الراعي بيري والله بدوي يكون سيرم حما حاج محمود لقدو سنه فلا وتي والله وتم بشرف وتي او نبي كنيوم لنا او مطبخيا وتي او ناس سيني بس خير بك حما بخيرو لا مطعمك اخوات بي او يادي بخير ويادي كاك حما براسي تو ما ناخوش ويسان بويا عزيزا من لو جات كاتا ناقر براسي لحفتي عندها دو ملف مان هي لسري بروين اوي تفقلو ترور تفقل بس يعني كم ك او ترورنا تفقل اكشن كاجبو ميتي تركو تسغاي زانياريو باراسنو انا كان ملفك لناو لسر هنا كما لسر كمبيوتر كما ما بورن تخوا ملف يتريش هي جيجل لتفقلو ترور خيزان اخلاق جن اوش بابتك زوزو جرنجا براسي كحزكم او بابتي براو كموام بابتك لسر سي محمد ناوي كخاوني بانكي البيل لسيمانيو هوليرا ام سي محمد دوسيشي هي كباي 600 مليون دولار باشا وام كابلايا لبغايا وبناوي ام بانك البيلوا باري مسؤوليني باتي وشتي سبيكاتوا وببلغو بفيدو اوم للايكا لما لفك على بحثك اوش باسكم باسكي تل هي شوي ديجور تمنى امنا او الشعر مش هناي ملفا اما ملفي تايبتي كسيكا كبرازاي صلاحة بهادينه كايش اكابو داخسني بيجو اكاونتو جاسسي على بابتانا اوش ملفكا اما ملفانا همي لبردمايا والدور دا بوتان اخمرو باسي اكم ولا قلميانش براسي ملفك يترم بو هاتو خوش ويستان والله من بكري خيار اخو مو يادي بخير بيدي كاك حمام كوتو براسي نعمل خيار وش زور كم اخو من عزيزان هل بس دوش الجيال ما زور اخو ميوه هاوينان شوتي كقد لم نابري براسي هاوينانش هنال لين عفو زستانانش هنال ام دو ميوه نبي حسب لهيش ميوه يغني براسي انا والله هاوينان شوتي حياتك لقل بايز دهات هناتك وتايبيت اما اتتوا ميوه ترشي وانا من بحاجه عزميني لراسي اما او خوش ويسان اتر من لو جات الكاتا ناقرم ان شاء الله لحفتي دابي عشان نسال لفو بابتانا ودعوات عندي كم عزيزاني ارى محمد يعني هندي شتيا
چۆن بڵێم هەندێک خەڵکەیە زۆر گەمژە مەسەلەن بڕوا بەوە ئەکەن کە خۆیان ئەیانەوێ بڕوا بکەن یعنی ئەمە زۆر کارەساتە کەسەکە هیچ بیر ناکاتەوە ئەیزانێت کە دروست کراوە باش نییە بەڵام خۆی ئەوێ بڕوا بکە ئەمە بەخۆی کارەساتەکەیە مەسەلەن هەیە من قسە ڕەخنە لە باوکی دز بۆ ڕەخەم لێگرتووە هەیە بۆ نمونە برای دز بۆ ڕەخەم لێگرتووە هەیە پیاوی ئەم مەسئول و پیاوە ئەو مەسئولە خۆی ئەزانێت کە ئەو قسانەی ئەیکا دژی ئارام محمەد درۆیە مەلەت پێچانەوەیە ئەسڵ ئەساسی نییە بەڵام ئەوێ بڕوا بکە و ئەوێ بیکە پێی وایە بەمە لە ئارام محمەدە نازانێ ئەمە بە قەزانجی ئارام محمەد بەڕاستی ئارام محمەد بەمە زۆر قازانجەکە کە تۆیت ئەو هەموو ناوی ئەبێت ئەو هاکی کاکە بەردەوام من بە قوربان باش نییە بەردەوام بن بە ئارەزوی خۆتان چی جێن بە ئارام محمەد چی درۆم بۆ ئەکەن ئەمە نایخوا خەڵک ئارام محمەد ئەناسێت و تەواو کورت و کریا باسم کرد ئەو ناوە قەت بەدەممان نایە ئەوە چ چڵۆکی ناوە لە مۆلا چ چڵۆکە بەڕاستی هەر کەسێ ناوی هێنا بڵێ چ چڵۆک ئەمە ئیتر ئاوایە بکاکە من حەزم لەو قسە و قسەڵۆکانەی شەیە بەڕاستی تۆزی حەزم لەو نوع فزولیەتە هەیە چ چڵۆک ئەبێ بزای ناوەکەی چیە و هینی چیە بەڕاستی تەواو دەی قوربانی ئێوە بم شەوگاتان خۆش بێ من ڕێز و خۆشەویستی و حرمەتم بۆ هەموو لایەکتان هەیە ئارام محمەد هەمیشە لە خزمەتتان هەیە وەکو کوردەواریش ئەڵێ داری بەردار بەڕاستی بەردی تێگیرێ ئەبێ بەلاتەنە زۆر ئاسایی بێ کە درۆمان بۆ بکەن بە دزمان لە قەڵەمبەند بە ساختەچی بە فێڵباز بە تەڵەکەباز بە هەرچێ بە بێ ئەخلاق هەتا بە هەموو شتێ لە حقیقەتە ئاسایی وەریگرن خۆشەویستە زۆر ئەمە شەڕە کاکە ئەمە شەڕە بەڕاستی ئەمە شەڕی حەقە لەگەڵ ناحەقیە شەڕی ڕووناکیە لەگەڵ تاریکاییە بەڕاستی باشە شەری ڕازگۆییە لەگەڵ درۆیە شەری شەرەف و ئابڕۆ لەگەڵ بێشەرەفیە لە ڕاستیە ئاوایە کاکیجان بەداخەوە بەڕاست شەوگاتان خۆش بێ خواتان لەگەڵ هەموو شامڵێن پیرۆزی بێ خاڵە ئارام محمەد ئەو قاتە جوان قوربانی ئەو